خوای گەورە مزگەێنیمان پێدەدات ئەی ئیمانداران با زوڵمتان لێ بکرێ، با بکوژرێن، با خوێنتان بڕژێ، با برسیتان بکرێ، دڵنیابن خوای گەورە ئاگای لە هەموو شتێکە. بۆیە دەفەرمی ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون، و حساب نەکەن. خوای گەورە دەفەرمێ خوای گەورە بێ ئاگای لەوەی کە زاڵمەکان دەیکەن. خوا ئاگای لەوەیە کە یەک بە یەک مسلمانان دەکوژرێت، خان و دەڕوخێنن بەسەریانە بە ساروخ و بە تەیارە و بە هەموو چەکێکی پێشکەوتو لیان دەدەن. خوا ئاگای لەوەیە، خوا ئاگای لەوەیە کە مناڵی بێت تاوانی شیرە خۆرە دەکوژرێ، خوا ئاگای لەوەیە کە ئافرەت دەکوژرێ، کە مسلمانان دەکوژرێن. خوا هیچی لێون نابێ، ونزان خوا ئاگای لەوانە نییە. إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم هواء. چاوەڕێکن ئەی مسلمانان، خوا ئاگای لە هەموو شتێکە، بەڵام ڕۆژێک دێت بە پەلە ئەوان دێن سەربەرز ناکەنەوە لە ترسا چاویان ناتروکێنن. ڕۆژێک دێت زاڵمەکان بە پەلە محاسبە دەکرێن، بەرەو جەهەنم دەبرێن. ئەوەندە ئەترسن چاویان ناتروکێ لە ترسی ڕۆژی قیامەت و محاسبەی خوا، چونکە دڵە ڕاوکیانە، دڵ و دەرونیان بەتاڵە، هیچیان نییە، خاڵیە. بۆچی؟ لەبەر ئەوەی دەزانن قیامەتیان چی، هیچ هیوا ئومێدێکیان نەماوە. ڕۆژێک دێت زاڵمەکان، خوێن ڕێژەکان، وڵاتە زلهێزەکان و سەرکردەکانیان کە فەرمان دەکەن و مسلمانان بکوژن و غەیری مسلمانان بکوژن، ڕۆژێک دێت لە ترسا چاویان ناتوان بتروکێنن. ڕۆژێک دێت بە ئیزنی خوا دەبینیت سەرشۆڕن لە دڵڕاوکێدان، هیچ هیوا و ئومێدێکیان نەماوە. ئەمە لە پێشیانە خوا ئاگای لە هەموو شتێکە. خوا دایانهێڵێتەوە بۆی تاوانەکانیان زیاتر بێ، لە جەهەنەما سزاکانیان زیاتر بێ.